بەیانیتان باش ئەم کاتتان باش هاوڕێیان دەزانم کاتەکە زۆر گونجاو نییە بەڵام لەبەر ئەوەی من ئیتر لەناو لەوانەیە 5 ساعتی ئایندەدا دەرفەتی ئەوم نەبێ بەرنامە ساز بکەم بابەتێکی زۆر زۆر گرنگ هەیە ویستم لە ئێستاوە ئیتر بەرنامەی لەسەر ساز بکەم و لە دواییدا کاتێ لە خەو هەڵسان و یانیش لە کارەکانتان تەواو بوون یان لە کاتی کاردا ئەتوانن بیبینن. ئەمڕۆکە بڕیارێکی زۆر زۆر گرنگ چاوەڕێی ئۆجەلان چاوەڕێی ئەو پرۆسی ئیمرالی دەکرێت ئەویش ئەوەیە کۆمسیۆن دەبێ ئەمڕۆکە بڕیار بدە وا پێدەچی بڕیار بدە لەسەر ئەوەی کە سەردانی ئیمرالی بکات یان نا. ئەو کۆمسیۆنە چییە؟ کۆمسیۆنێکە لە زۆربەی زۆری پارتە سەرەکیەکان پێک هاتووە بە تەنیا یەک دوو پارتی نەبێ کە دژی قۆناغەکەن ئیتر ئەمانە لە ناو پرۆسەکە دانی یعنی لە کۆمسیۆنەکە دانین بەڵام بەگشتی زۆربەی زۆری پارتیەکانی تورکیا بە پارتی گەلی کۆماریشەوە جەهەپە لە ناو ئەو پرۆسەیەدان جێگا دەگرن و ئیتر ئەمڕۆکە بە پێی هەموو ئیتر پێش هاتەکان با بڵێن دەبێ ئەمڕۆکە بڕیار بدرێ. ئەو کۆمسیۆنە مەبەست تێیدا چییە؟ لێرەدا پرسیارە گرنگەکە ئەوەیە خۆی ئێمە دەزانین بڕیارەکە ینی بڕیاری پرۆسەکە بڕیارێکە لەلایەن دەوڵەتەوە دراوە دەوڵەت پێشتر لەگەڵ ئۆجەلان ڕێککەوتووە کەواتە دەوڵەت کە بڕیاری خۆی دابێ کەسانی وەکو باخچەلی و ئەردۆغان خۆیان یەکلایی کردبێتەوە ئیتر چ پێویستەکە کۆمسیۆنێک دابدرێ و ئەو کۆمسیۆنە گوایە بچێتە ئیمرالی و لەوێ ئیتر لەگەڵ ئۆدەلان گفتوگۆ بکا و پاشان کە گەڕایەوە ئیتر کۆمەڵێک بڕیار دەربخە خۆ ئەردۆغان و باخچەلی دەتوان ئەمە بکەن ویانیش دەوڵەت ئەتوانێ ئەمە بکە بەڵێ ئەمانە هەر هەمویان ڕاستن بەڵام لێرەدا سەرەتا دەبێ ئەوە بڵین ئەو کۆمسیۆنەکە لەسەر داخوازی خودی ئۆجەلانەوە سازکراوە لە پرۆسەی پێشووی 2013-2015دا هەمان شت هەبوو یعنی ئەو کاتەش ئۆجەلان بە ناوی کۆمسیۆنی حەقیقەت داوای دامەزراندنێکی کۆمسیۆنی دەکرد کە لە ئەندام پەرلەمانەکان پێک بێ و ئەو ئەندام پەرلەمانانە دوایی کە دوای ئەوەی کۆبوونەوەکانی خۆیان ئەنجامدان بسنە لای و سەردانی بکەن و لەوێدا گفتوگۆی لەگەڵ بکەن. لێرەدا یەک مەبەستی ئۆجەلان هەیە ئۆجەلان دەزانێ هەتاوەکو لە پەرلەمان کۆمسیۆنێک ویانی چەند کەسێک بە ناوی پەرلەمان نەک بە ناوی دەمپارتی بەڵکو بە ناوی پەرلەمانی نەتەوەیی تورکیا سەردانی نەکەن ئۆجەلان ناتوانێ مەشروعیەت قازانج بکەن بەڵام ئەگەر بێت و لە پەرلەماندا وەفدێک ئیتر کە سەرۆکی پەرلەمان بەخۆی بەرپرسی ئەو کۆمسیۆنەیە ئەگەر بەخۆشی نەچێ بەڵام لەو 30 کەسەی 35 کەسە 37 کەس چەندە ئەگەر 5 کەسیش بنێرێ ئەمە خۆی لە خۆیدا ئەبێتە وەسیقەیەک ئەبێتە وەڕەقەیەک ئەبێتە کارتێک هەم دەسێتە مێژوو هەمیش ئیتر وەکو بڵێ حەسانەیەک بە ئۆجەلان دەدرێ مەشروعیەتێکی پێ دەدرێ کە ئەو دەتوانێ لە ئایندەدا ئیتر وەک سیاسیەک بمێنێتەوە و سیاست بکە و تا ڕادەیەک بە دەستکراوەیش سیاست بکە ڕنگ بێ لە دوورگەی ئیمرالیدا بمینێ بەڵام ئیتر دەتوانێت ئەو کاتەدا
مەشروعەتی ئەوەی هەبێ کە خەڵک لە ئەوروپا لە شاخ لە کوردستان لە جیهاندا بتوانن سەردانی بکەن و ئەویش بە هەمان شێوە جار و بارەگەر پێویست بێ لە بۆ نەورۆزێکدا ئیتر بچێتە دیاربەکر قسە بکە. ئەمانە هەمویان بابەتی گرنگن. هاوڕێنی سەر فێسبوک تکایە وەرنە سەر یوتوب، لەسەر فێسبوک وا دیارە پەخشەکەمان ڕادەوەستێت. تکایە هاوڕێنی سەر فێسبوک وەرنە سەر یوتوب لەوێ بەردەوام بکەن. یوتوبی هیوا خۆش ناونای من لێرەدا چۆن نووسراوە لەسەر یوتوب ئەو ناوە بنووسن، وێنەی من دەبین، کەناڵی من دەبینن، لەوێدا ئیتر تەماشای بەرنامەکە بکەن. تکایە لە ئێستاوە پێتان بڵێم ئیتر ئەو پەخشە لەسەر فێسبوک نامینێ. ئیتر ئەمە لایەنێکە، ڕنگ بێ لە بۆ دەوڵەتی تورکیاشی تر ئەمە بابەتێکی گرنگ بێ. گرنگیەکەی لەوەی دابێ کە ئیتر سیاسیەکان ئەو بارە قورسە نەخەنە، بە تەنیا نەخەنە سەر ئەستۆی خۆیان. خۆی لە خۆیدا ئێمە دەزانین کۆمەڵگای تورکیا چەندین ساڵە و ڕاگەیاندنی تورکیا، ئەلیتی تورکیا لەسەر بنەمای نەفرەتکردن لە کوردەکان، نەفرەتکردن لە کورد لە ژێر دەمامکی نەفرەتکردن لە پەکەکە، نەفرەتکردن لە ئۆجەلان، بە قسەی خۆیان نەفرەتکردن لە تورک ئیتر گەورە بووە، پێیگەیشتووە و لە هەمان کاتدا ئیتر پارتیە سیاسیەکان لە هەڵبژاردن دەترسن. هیچ کەسێک نایهەوێ بە تەنیا ئەو بارە قورسە بخاتە ئەستۆی خۆی. دەوڵەت باخچەلی ئەمەی کردووە، چونکە دەوڵەت باخچەلی تایبەتمەندی خۆی هەیە، بە تەنیا پارتیەکی سیاسی نییە کە پشت بە هەڵبژاردن ببەستێ وەکو ئاک پارتی. ئاک پارتی ئێستا کە لە هەڵبژاردنێک بدۆڕێنێ، ئاک پارتی ڕنگ بێ بە تەواوەتی هەڵوەشێتەوە. ئەمە زۆر گرنگە. بەڵام مەهەپە حیزبێکی وانیە لە هەڵبژاردن سەر بکەوێ سەر نەکەوێ مەهەپە دەمینێتەوە. پاشان پێکهاتەی مەهەپە پێکهاتەیەکی تایبەتە. یعنی دەوڵەت باخچەلی بڵێ دانیشن دادەنیشن، بڵێ هەڵسن هەڵدەستن، یعنی پابند بوون زۆر گرنگە. هەر لە بۆ هەندێ ئیتر تەماشا دەکەین ئەمە لە بۆ حیزبەکانی دیکەش باشە لە ئایندەدا ئەو پرۆسێ هەڵدەوەشێتەوە، سەر دەکەوێ سەر ناکەوێ و یانیش بە پێچەوانە لە ئەنجامی سەرکەوتنی ئەو پرۆسەیەدا شتێکی وەکو سووریا وەکو کوردستانی عراق لە تورکیا هاتە ئاراوە. ئیتر ناسیۆنالیستەکان ئەو کاتە پەلاماری کامە پارتی بدەن. لە بۆ هەندێک ئیتر حیزبەکان یەکتری ناچار دەکەن کە لەو کۆمیسیۆنەدا بەشداری بکەن. هەتاوەکو ئێستا تەماشا دەکەین لەبەرەوەی جەهەپە ئیتر ڕوبەڕووی ئۆپەراسیۆنێکی زۆر گەورەیە لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن ئاک پارتیەوە. ئیتر ئەوان بە شێوەیەک لە شێوەکان جۆرە ناڕەزایەتێکیان هەیە، ڕنگ بێ ئەوان بڵێن ئێمە ناچینە ئیمراڵی و ئەگەر جەهەپە نەچێ ئاک پارتی چۆن دەچێ. ئەمانە هەمویان کێشن، بەڵام ئەوە دەوڵەتە. ئیتر دەوڵەت ئەتوانێت فۆرمێک بدۆزێتەوە، ئەتوانێت چەند کەسێک بخاتە ناوی کە ئەندامی جەهەپەی تێدا نەبێ. بۆ نمونە ویانیش ئەکرێت سەردانێک بکەن، بەڵام لە سەردانەکەدا بە هیچ شێوەیەک وێنە و فلی مشتیوە نەگیرێ. ئەکرێ ئەوە دەوڵەتە 1001 فرت و فێڵ و شت بدۆزێتەوە. بەڵام ئەوەی گرنگە ئەو جەلان ئەو جارش نامەیەکی لە بۆ باخچەلی ناردووە، ئیتر داوای لێکردووە کە کۆمیسیۆنێک دەست نیشان بکرێ و ئەو کۆمیسیۆنە لە کۆتاییدا بێتە لای. ئەگەر هاتە لای ئەوە ئەتوانی هەموو ئاسانکاریەک بکەم. ئیتر ئەمڕۆکە دەبێ ئەو بڕیارە بدرێ. بەڕای من بڕیارەکەش دەدرێ، ئیتر فۆرمێک دەدۆزنەوە. ئەمە بابەتێکی زۆر گرنگە و ئەمە ئیتر دەمانگەینیتە قۆناغێک کە پەیوەندی بە سووریا دەبێ، پەیوەندی بە کوردستانی عراقیشەوە دەبێ. لە کاتێکدا کە ئیتر حەوتوی ڕابردوو دەوڵەت باخچەلی هەموو لایەنەکانی ئاگدارکردنەوە، ئیتر هەڵوێستێکی زۆر تایبەتی ڕاگەیان ئەگەر ئێوە ناچنە ئیمرالی ئەوە سێ کەس لە هاوڕێیانم دەگرم و بەخۆم ئەچم و لەگەڵ مخەتەبەکەم لەسەر مێزەکە دادەنیشم.
قسەیەکی وای کرد لە هەمان کاتدا تەماشا دەکەین لە سووریا چی هەیە ئیتر ئەمە دەبینین لە تەماشا دەکەین هەر لەو بینەداییتر کۆنفرانسێک لە دۆک سازکرا لە زانکۆی ئەمریکی کە بەڕێوەبەرەکەی مەسرور بارزانیا و هەرچەندە ئەو کۆنفرانسا زۆر بەناودەنگ نەبوو وا بزانم ئەمە کۆنفرانسی شەشەمینە زۆر ناودەنجی نەبووە هەرچەندە ئەم جۆرە کۆنفرانسانە ڕاستی ئینسان بڵێ ینی بەبێ پەسەنداین لەو ماوەیەدا بەتەنیا لە هەولێر ساز دەکرێن کۆنفرانسی وەها گەورە کە هێزە لۆکاڵیەکان دەوڵەتە لۆکاڵیەکان خەڵکیان بێن لەوێ قسەی خۆیان بکەن ئیتر ئەمانە زیاتر ئەو ماوەیە لە هەولێر ساز دەکرێن دیارە هەولێر ئیتر دەیەوێ ببێتە ناوەندێک لە بۆ ئەم جۆرە باس و خواسانە ئێستا کەش تەماشا دەکەین کە پارتی لە هەڵبژاردننی عراقدا ئیتر براوەیەکە کە ناتوانین باسی نەکەین ئیتر براوەیەکی گەورەیە و لە هەمان کاتدا ئیتر لەسەر ئێران تەماشا دەکەین گوشارێکی زۆر گەورە هەیە پارتی ڕەحەتە لە هەمان کاتدا کۆنفرانسێکی وا کە ساز دەکرێ کە دەوڵەتی تورکیا تەماشا دەکەین ئەوەی دەی هەوێ لە سووریادا بەدەست ناگەینێ ڕاستە دەوڵەتی تورکیا لە بەرامبەر پەکەکە مەبەسمان لە باکوورە مەبەسمان لە کوردستانی تورکایە لە بواری استراتیژی و سەربازیەوە سەرکەوتووە ئەمە دەبێت دانی پەدا بنێ یعنی پەکێکە کە دروست بۆ ئەوە قسەی ئەو جەلانە ینی پێویست ناکە ئەتوبەی شێر و ڕێویەک بینیەوە ئەمە قسەی ئەو جەلانە ئەڵێ ئێمە ئەو حیزبەمان دروست کرد لە بۆ دروستکردنی دەوڵەتێکی سربەخۆی کوردی وە لەمەدا سەر نەکەوتوین ئێستاکە هەڵی دەوەشێنینەوە ئەمەیان یەک پاشان لە بواری سەربازیدا ئیتر چەندین ساڵە ئێمە دەزانین کە شەڕەکان ئیتر کەوتونەتە کە کەوتبوونە ناو ماڵی پەکەکە کەوتبوونە ناو قەرارگای پەکەکە جێگە نەمابوو کە ئەو ڕێکخراوە ئەندامەکانی خۆی تێدا حەشار بدا دەیهێنانە شارەکان لە شارەکانیش تەنانەت درۆنی دەوڵەتی تورکیا لی ئەدان ئیتر زەحمەتیەشی زۆری بینی ئیتر دەوڵەتی تورکیا لەمەدا 100% ئەتوانین بڵێن سەرکەوتووە لە بەرامبەر بزوتنەوەی کوردیدا لە باکوور لە بواری استراتیژی و لە بواری سەربازیدا بەڵام لە سووریادا تەماشا دەکەین کۆمەڵێک خەتی سووری بۆ دانراون و کۆمەڵێک مەترسیش هەنا مەترسی ئیسرائیل هەیە بەڵام لە ئاستی جیهانیشدا مەترسیەکی زۆر گەورەتر هەیە یعنی تەماشاکەن ئێستا وڵاتێکی وەکو ئەڵمانیا دەچێ ماڵ بە ماڵ دەگەڕێ باس یعنی خەڵکەکە فێری ئەوە دەکەن لە ئێستاوە ڕایان دێنن سبەینێ شەڕێکی گەورە ڕوویدا لە پڕەوە شەڕێکی جیهانی گەورە ڕوویدا چۆن ئەتوانی خۆت بپارێزی چۆن ئەتوانی خۆت بخێوکەی بەشی چەند ڕۆژ چەند مانگ خواردنت هەیە شوێنت هەیە لە بۆی خۆی تێدا حەشار بدەی هەموو وڵاتانی ئەوروپا ئەوڕۆکە تەماشا دەکەین هەموو بودجەکانیان خستۆتە خزمەتی سەربازیەوە ئیتر هەر کەسێک لە بواری هێزەوە تەکنۆلۆژیاوە فڕۆکەی پێشکەوتووە موشکەوە دڕۆنەوە و سیستەمی بەرگری ئاسمانیدا خۆی پتە دەکا ئیتر سەرباز بۆتە زۆرینە لە زۆربەی وڵاتانی ئەوروپادا وڵاتێکی وەکو سعودیا کە تەماشا دەکەین 1 تریلیۆن پارە تەرخان دەکا لە بۆ کڕینی چەک ئیتر ئەمە هەر لە خۆوە نییە بەتەنیا لە بۆ ئەوە نییە کە سعودیا لە ئیسرائیل دەترسێ و یانیش لە ئێران دەترسێ بێگومان ئەم شتانە هەن بەڵام شتێکی دیکە ڕوو ئەدا و ڕنگ بێ ڕوو بدا ئێمە نازانین هەموو دنیا ئەمە دەزانێت دەوڵەتی تورکیاش ئەمە دەزانێت بۆیە بیر لەوە دەکاتەوە ئیتر هەر چۆنێک بێ ئەو بزوتنەوەیە کە لە ناو تونێلەکاندا ئاسێ بووە بەڵام پۆتانسیەلی ئەوەی تێدا هەیە ئیتر لەگەڵ لایەنێک ئیتیفاق بکە و بگەڕێتەوە تورکیا
شەڕێکی ماڵوێرانی شەڕێکی ئیندیحاری ئەنجام بدا لەو وەزعی تورکیادا کە کێشەی ناوخۆیی هەیە، دووبەرەکی و جەمسەرگەرایی لە لووتکەدایە، یاسا نەماوە لە ڕووی ئابوووریەوە ڕەوشێکی زۆر خراپەیە، حکوومەت لە ڕووی بەڕێوەبەرایەتی شکستی هێناوە، ئیتر لە ڕووی سیاسەتی دەرەوەدا شکستی هێناوە، هەر هیچ نەبێ ئێمە کوردەکان بێنینە لای خۆمان ئیتر بە شێوەیەک لە شێوەکان ڕازیان بکەین کە لەژێر کۆنتڕۆلی ئێمەدا بن. مەسەلەکە تەماشا دەکەین هەمووی ئەوەیە لەو بینەدا ئیتر تەماشا دەکەین ئەو کۆنفرانسەی دۆک من دوێنێکەش باسم کرد 100% پێناچێ ئەمە لە دەرەوەی ئیتر پێزانینی دەوڵەتی تورکیادا ساز بوو بێت. دەوڵەتی تورکیا بە شێوەیەک لە شێوەکان لەما ئاگدار بووە و ئاگدار بۆ کە مەزلوم عەبدی بەشداری دەکە. مەبەستم ئەوەیە چونکە ئێمە دەزانین ئاگدار بووە، یعنی ئەوە داود ئۆغڵو بەشداری کردووە، ئاگ پارتی بەشداری کردووە و تەماشا دەکەین هودا پار کە ئەویش متتەفقێکی ئاگ پارتیە بەشداری کردووە، متتەفقی ئەیدۆلۆژیان، ئەمانە هەموو بەشداریان کرد. لە هەمان کاتدا مەزلوم عەبدیش بەشداری کرد وایەوە دوای ئەوەی کە زانرا مەزلوم عەبدی بەشداری دەکایتر چاوی هەموو کەس چوونە سەر ئەو کۆنفرانسە کە پێشتر خەڵک نەیدەزانی بەڕاستی هەیە نییە چۆنە چۆن نییە. ڕەنگ بێ ئێمە بەهۆی ڕۆژنامەنووسی زانی بێمان، بەڵام خەڵکی دیکە نەیدەزانی لە پڕەوە تەماشاکرا و ئیتر هەموو چاوەکان چوونە سەر ئەو کۆنفرانسە و بەشێکیان هەتاوەکو ئێستا پێی دەڵێن کۆنفرانسی یەکێتی نەتەوەی کوردەکان لەوێ بوونە یەک، بەڵام تەماشا دەکەین لەو کۆنفرانسەدا بە هیچ شێوەیەک باسی ئێران نەکرا، نەوێران خۆیان تخوونی ئێران بدەن و بەهۆی حەساسیەتی تورکیاشەوە بۆیە ئەڵێم تورکیا ئاگدارە باسی ئیسرائیلیش نەکرا، بە هیچ شێوەیەک نەبە باش و نەبەخرا باس نەکرا. لە هەمان کاتدا تەماشا دەکەین کۆنفرانسێکی دیکەی نەتەوەیی ئەمجارە عەرەبەکان ساز دەبێت. ئەو چییە؟ سەرۆک عەشیرە عەرەبەکان بە تایبەتیش عەشیرەتی شەمەڕ کە گەورەترین عەشیرەتە لە سووریا و لە عێراق و لە سعودیاش تەنانەت وەفدێکی زۆر گەورەیان ئیتر دوێنێ سەردانی ئەحمەد شەرعیان کرد لە دیمەشق و ئەمانیش وەکو هێزەکانی سووریای دیموکراتیک بە شێوەیەک لە شێوەکان داوای چارەنووسی خۆیان دەکەن، داوا دەکەن چۆن لەو ناوچەیەدا ئەوان بتوانن خۆیان بەڕێوە ببن، یعنی بەهەڵە تێمەگەن ئەوەندەی من زانیومە هێزەکانی سووریای دیموکراتیک خۆسەری ئاگدارە کە ئەمانە دەچن پێشتر ڕاوێژیان پێی کردوونە، بەڵام ئەوانیش دەچن ئیتر سەردانی دیمەشق دەکەن، یعنی لە ناو کەوانەدا دوو کۆنگرەی نەتەوەی ساز دەبن، یەکێکیان لە دۆکە هی کوردەکان، یەکێکیان لە دیمەشقا هی عەرەبەکان. ئیتر ئەمانە بابەتی ڕۆژانە و گرنگن، بەڵام چی وای کرد کە هەولێر ببێتە ناوەند سەر لە نوێ کە پێشتر بەشێکی زۆر لە چاودێران شیمانەی ئەویان دەکرد لە ئایندەی دووردا ئیتر قامیشلی یان حەسەکە ببێتە ناوەندی کوردان لە زیاتی هەولێر. لەسەر ئەوە دەمەوێت هەندێک قسە بکەم. سەرەتا ئیتر کێشەیەکی زۆر گەورە هەیە لە نێوان دوو لایەندا، ئەویش لە نێوان تورکیا و بزوتنەوەی ئۆجەلانی لە سووریادا با بڵێ و ئیتر دەبێ لایەنێک هەبێ کە بتوانێ لەگەڵ هەردووچیان قسە بکە، لەگەڵ هەردووچیان پەیوەندی هەبێ بۆ ئەوەی ئەمانە بتوانن لەو شوێنەدا قسەی خۆیان بکەن، گوتاری خۆیان هەبێ. ئەتۆ ناکرێ بە تەواوەتی لایەنگری لایەنێک بی و بتوانی ببیە حەکەم، ببیە برا گەورە و یانیش ببیە حەکەم با بڵێ. مەبەستم ئەوە نییە کە هەولێر دەتوانێت ببێتە برا گەورەی تورکیا، بەڵام دەتوانێت و توانیشی ببێتە برا گەورەی کوردەکانی سووریا، ئەمەشی کردیانی
لە قسەکانی نێچیروان بارزانیدا کە بینیمان یعنی هەندێک ڕەخنەی تێدانە پێمان گوتن بڕۆنە بەغدا کاگەڕانەوەستن چاوەڕێ کەس مەکەن خۆتان بڕۆن ئیتر ئەمە وەکو ئەوەی نەسیحەت و شێوری و برا گەورەی یعنی ئیتر لێ هات بەڵام بابەتێکیکەی زۆر زۆر گرنگکەیە لەو ماوەیەدا ئیتر بینیمان تەماشامان کرد لە 2014ەوە هەتا وەکو ئێستا هیچ لایەنێک لە سووریا شەرعی نەبوو بەمانە سیاسیەکەی نە دەستەی تەحریری شام نە داعش نە حکوومەتی سووریا وانە نە ملیسەکانی ئێران حتا رووسیاش کەم ئیتر بەڵام هێزەکانی سووریای دیموکراتیک لە بەرەوەی شەڕی داعشیان دەکرد مەشروعیەتێکی سیاسی و سەربازیان پێدەدرا و هەموو کەس باسی دەکردن لەو ماوەیەدا ئیتر دوایەوەی دۆناڵد ترامپ ئیتر ئەحمەد شەرعی تر دەستی ئەحمەد شەرعی گوشی هێنایە کۆبوونەوەی نەتەوەی گرتوەکان پاشانیش هێنایە کۆشکی سپی و لەوێدا ئیتر ڕێککەوتنەکانی پێ ئیمزاکردن تەماشا دەکەین لەو ماوەیەدا هیچ کەس باسی هێزەکانی سووریای دیموکراتیک ناکە یعنی ئەحمەد شەرعیان برد ئیلهام ئەحمەدیان نەبرد دوو جاریش نەوەک جارێک ئەحمەد شەرعیان برد مەزلوم عەبدیان بە هیچ شێوەیەک هەتاوەکو ئێستا نەبینیوە ئیتر ئەمانە بابەتێکن کە نیگەرانی دروست دەکەن مەترسیەک دروست دەکەن لەلایەن هێزەکانی سووریای دیموکراتیک تەنانەت لەلایەن خۆسەری بەگشتی لە ناویدا ئەنە کەسش کە ئێستا لەناو خۆسەری دایە و ڕێککەوتنێکەیە دوای کۆنگرەی قامیشتی لە بۆ هەندێکی تر هێزەکانی سووریای دیموکراتیک ناچار بوو ئیتر دەرگایەکی دیکە بدۆزێتەوە بۆ ئەوەی لەو دەرگایەوە ئیتر بچێتە ژوورەوە و خیتابی جیهان بکە و ئیتر خۆی بناسەنێ و قسەی خۆی بکە تەماشا دەکەین هەر لە بۆ هەندێ ئیتر هەولێر ئەگەری زۆرە نەوەک لە بۆ کوردەکانی سووریا بەتەنیا بەڵکو لە بینی کوردەکانی سووریا و لە بینی سووریادا و لە ناو کوردەکاندا بەگشتی و بە تایبەتی بزوتنەوەی ئۆجەلایندا لەگەڵ تورکیا لەوانەیە هەولێر لە ئایندەدا ببێتە ناوەندێکی کۆکردنەوەی ئەمانە پاشان پێتان دەڵێم بۆ ئیتر جەنگیز چاندار دوێنێ لە دوو بەرنامەدا بەشداری کرد لە هەردوو بەرنامە کە گوێم لێگرتن هەندێک شتی وای وەکو پێدەچێ هەندێک شتی وای دڕکاند لەو کۆبوونەوەیدا بێگومان داود ئۆغڵوش هەبوو بەڵام داود ئۆغڵو لەو کاتەی کە ئیتر باس کرا کە مەزلوم عەبدی دێ داود ئۆغڵو کۆبوونەوەکەی بەجێهێشتووە هەتاوەکو ئێستاش گفتوگۆ لەسەر ئەوە هەیە ئایا داود ئۆغڵو نەیزانیوە مەزلوم عەبدی دێ ویانیش چی بووە یعنی ئێمە دەزانین یعنی مەسرور بارزانی کارێکی وەها ناکە مەزلوم عەبدی بێنی کە پێشتر دەوڵەتی تورکیای لێ ئاگدار نەکرد بێتەوە ئەمە بە مەحاڵ دەچێت چونکە ئێمە دەزانین مەسرور بارزانی قەریارێکی تایبەتی هەیە لە بەرنامەی دوێنێدا باسم کرد و پشتی خۆی لە نێچیروان بارزانی زیاتر بە تایبەتی لە مەسائلەکانی ئەمنیدا بە تورکیا بەستووە و تورکیا زۆر زۆری لێ ڕازی بووە چونکە لە ماوەی ئەو 4-5 ساڵە ئەوەی کە مەسرور بارزانی لە بۆ تورکیا کردی لە کوردستانی عێراقدا تەنانەت لە بەرامبەر ڕۆژئاواشدا هیچ کەس نەیکردووە نە مەسعود بارزانی کردوێتی نە نێچیروان بارزانی کاتی خۆی کردوێتی ئەمانە زۆر زۆر گرنگن یعنی هاوکاری ئەمنی زۆر زۆر گەورە هەبوون لە سەردەمی مەسرور بارزانیدا و بەو شێوەیە مەسرور بارزانی سەرباری هەموو گوشارەکان مایەوە و ئێستا کەش ئیتر تەماشا دەکەین سەرباری هەموو گوشارەکان دەتوانێت دەست لە هەموو کون و قژبنەکان وەردا دەست لە ناو حیزب وەردا تەنانەت حیزبیشی بە تەواوەتی گۆڕیوە لە بۆ هەندێ
ئەگەری نییە کە دەوڵەتی تورکیا ئاگدار نەبێ، بەڵام دەوڵەت داوت ئۆغڵوی ئاگدار کردوەوە کە مەزلوم عەبدی دێ و یاننا ئەمەیان بابەتێکی دیکێ لە هەمان کاتدایتر ڕنگ بێ داوت ئۆغڵوش هەندێک ترسابێ لەوێدا ئیتر شتێک ڕوو بدا بەسەر ئەو دابێ ئیتر کێشەیەک دروست ببێ. ئەمانە هەمویان کەسێکی سیاسی حسابیان بۆ دەکە، بەڵام تەماشا دەکەین هوداپار لەوێ مایەوە کاتی مەزلوم عەبدی هات و قسەی کرد. ئیتر بابەتێکی دیکە کە مەزلوم عەبدی و بارزانیەکان لەوێدا ئیتر بە جیهانیان ڕاگەیان، بە تورکیایان ڕاگەیان، بە سووریان ڕاگەیان چەند خاڵێکن. یانی دەمەوێت باسیەکەم لە ڕاستیدا 4 خاڵن کە ئەتوانی بڵێن هەردوو چیان لەگەڵ یەکتر بەڕێککەوتن باسییان لەمە کردیا لە قسەی هەردوو چیان ئەمە دەردەچێ. مەسەلەن بارزانی هەروەکو وتم باسی کرد زۆرێک براگەورەیی کرد، ڕەخنەشی کردن، گوتی بۆ ناسنە دیمەشق. ئەمە شتێکە کە تورکیا زۆری حەز پێیە. لە هەمان کاتدا هەردووچیان هەم بارزانی و هەم عەبدی باسییان لەوە کرد کە چەکدانان واقعی نییە، چوونە ناو سوپای ئەحمەد شەرع واقعی نییە، نمونەی عێراقیان هێنایەوە. پاشان هەردوو لە باسی دەستوریان کرد کە دەبێت دەستور لە دەستوردا و کێشانە چارەسەر بکرێن و هەردوو لا بە تایبەتیش مەزلوم عەبدی ئەتوانی بڵێن لە کاتی قسەکانیدا بەردەوام گوڵی فڕێدانە باخچەی تورکیا، گوڵی لە بۆ فڕێدانی تر لەوێدا ئیتر باسی لەوە کرد کە ئێمە هەڕەشەنین بۆ سەر هیچ دراوسێکانمان و ئێمە بە ناچاری چەکمان هەڵگرتووە بۆ بەرگریکردن لە خۆمان. ئەوە مانای هەیە، یعنی ئێمە لە ئێستادا لە ئاین دەشدا مەترسێن ئەو چەکانە بە هیچ شێوەیەک لە دژی تورکیا هەرگیز بەکارنایێنین، ئامادەین لەو بارەوەدا ئیتیفاقتان لەگەڵ بکەین. ئەمە زۆر گرنگە. ئیتر سەدەگە هێزەکانی سووریای دیموکراتیک لە مێژە تەکتیکێکی وان کرد لە ناو سووریادا لە ڕێگەی عەرەبەکان بە سووریان گوت ئێمە سووریاییینە، ئێمە نیشتیمانینە، نیشتیمانی سووریاییینە، ئێمە هێزێکی کوردی نین بەتەنیا، ئێمە هێزێکی نیشتیمانی سوورین. تەماشاکە لە سەدا 60 هێزەکانمان بریتین لە کەسان و شەڕڤانانی عەرەب. و لە دوای کۆنفرانسەکەی قامیشلی واتە کۆنفرانسەکە لەگەڵ ئەنا کەسە کە لەوێدا باسی فدرالی کرا، تورکیا و حکوومەتی ئەحمەد شەرع بە تایبەتی زۆر پێی نیگەران بوون. ئیتر لەوێژدا ئەمجارە هێزەکانی سووریای دیموکراتیک بە حکوومەتی ئەحمەد شەرع و بە تورکیای وت ئێمە پەکەکە نین، بەڵکو ئێمە هێزێکی کوردین، وەکو کورد داواکاریمان هەیە، ئەویش فدرالیە. دەمەوێت لە کۆتاییدا ئیتر باس لەوە بکەم کە لە ئایندەدا هەر لە ڕێگای هەولێرەوە هەم ئەکرێ ئەو گفتوگۆیی لە نێوان پەکەکە و دەوڵەتی تورکیادا هەیە و هەم ئەو گفتوگۆیەی کە ئێستا لە نێوان میت و هێزەکانی سووریای دیموکراتیک هەیە ڕۆڵێک ببینێ بۆ ئەوەی ئەو گفتوگۆیە ئیتر دەرخاتە سەر شاشەی تەلەڤیزیۆن. جەنگی چاندار لە هەردوو بەرنامەکانیدا باسی لەوە کرد، گوت یعنی بەگاڵتە باسی لەوە کرد. جەنگی چاندار کەسێکی زۆر بە ئەزمونە، نووسەرێکی زۆر گەورەیە، ڕۆژنامە نووسێکی زۆر گەورەیە، تەمەنی نزیکە 80 ساڵە، ئەکادیمیسیەنێکی زۆر گەورەیە، پرۆفیسۆرە، چەندین پرتووکی هەنا و ئەزمموی ئەم جۆرە کۆنفلیکتانەی هەنا ماوەیەکی زۆر لە لوبناان و فەڵەستین و مسر و ئۆردن و ئەمانە ماوە، لە عێراق ماوە، ئەزمموی زۆرە لەو بارەوە و دیپلۆماتێکی گەورەشە. تورکە و ئەندامی پەرلەمانە لەسەر لیستی دەم پارتی دیار بەکر. ئەوڕۆکە برادێک بە
تعلیق بە گاڵتە شتێکی بۆ ناڕبوون گوتی تەماشاکە ئەتۆ وازت لە کوردایەتی هێنا ئێستا کە جەنگی چاندار دەستی پێکردووە مەبەستی ئەوە بوو جەنگی چاندار لە هەردوو منیش گوێم لێگرت لە هەندوو بەرنمەکاندا باسی لەوە کرد بەڵێ ئەمە کۆنگرەی نەتەوەیەوە یانیش یەکێتی نەتەوەیە گوتی ئێوەش ئەڵێن ئەمە کۆنگرەی نەتەوەی نییە یەکێتی نەتەوەی نیە بەڵکو ئەمە ئیتیفاقێکە ویانیش داخوازیەکی سیاسی هەردوو لایەنە بەڵێ من لەسەرەوە سوورم ئەمە کۆنگری نەتەوەی نییە ئەمە اتفاقیش نییە ئەمە داخوازیێکی سیاسی هەردوو لایەنە کە لە بەرژەوەندی هەردوو لایەندایە بەڵام کەسێک کە سیاسی بێ وەکو جەنگی چاندار و نوێنەری دیار بەکردبێ دەبێ ئەم جۆرە قسانە بکە ناڵێم چاندار کەسێکی پۆپولیستە وەکو عوسمان بایدەمیر پۆپولیستە فکری نییە لەسەر بنەمای فکر و حیسابی سیاسی و بەرژەوەندی سیاسی و ئەمە سوودی دەبێت لە بواری سیاسی قسە ناکە وەکو ئەوەی لە پەرلەمان کوتی کوردستان لە دڵمدایە ئەگەی هەم ماڵی خۆی وێران کرد هەم ئیتر کێشێکی زۆر گەورەی دروست کرد خۆتۆ وەک کەسێکی سیاسی ئەگەر بتەوێت سیاست بکەیت نابێت و دژمنەکەت بەرامبەرەکەت بترسێنی دەبێت بەرامبەرەکەت ئیقناع بکەیت نەرمی بکەیت کاری سیاست مەدار ئەوە جەنگی چاندار بێگومان ناڵێم وهایە بەڵام کەسێک کە نوێنەری دیار بکردبێ دەبێ هەندێک جار خەڵکەکەی خۆی هەندێک شیرنەمەنی لە دەوی خەڵکەکەی خۆی بدە ئەوە ڕۆژێکیان چوومە ڕێستۆرانتێکی تر کوڕێک ئیتر کە زانی من کرمانجی دەزانم و ئیتر پەیوەندیم باشە لەگەڵ باکوور و ئەوانە وتی دەبێ بچمە دیار بەکرد لەوێ لە بۆ خوازبێنی دەچم ئیتر لە مێژە پەیوەندیم لەگەڵ کچێک هەیە دەبێ بچین بیخوازی چی بکەم بۆ ئەوەی کچەکەم پێ بدەن منیش گوتم بڕۆ باسی کۆنگرەی نەتەوەیان بۆ بکە ئیتر کچەکەت پێ دەدەن جا جەنگی چانداریش بەڕاستی وایە ئیتر دەبێ حسابێکی وای بۆ بکەین با لە بابەتەکە دوور نەکەمەوە مەبەستم ئەوە نییە مەبەستم شتێکی دیکەیە کە جەنگی چاندار لە هەردوو بەرنامەدا باسی کرد وتی ئەویش لە کۆنفرانسەکە بووە لە کۆنفرانسەکەی دۆب ئیتر و لەوێ مەزلوم عەبدی و ئیلهام ئەحمەدی بە تایبەت بینیوە گوتی لەگەڵ هەردووچیان قسەم کرد گوتم کەینە دێنە تورکیا گوتی مەزلوم تەماشای ئیلهام ئەحمەدی کرد گوتی بە ئیلهام ئەحمەد بێ ئینجا من دێم گوتی منیش بە ئیلهام ئەحمەدم گوت من هەر ئەچمەوە کاوەرە لەگەڵ ئێمە وەرە تێگەی ئەویش پێی گوتم ئینشاءالله حەزەکەم بێ لێرەدا دەبینین کە کەسێکی وەکو جەنگی چاندار کە پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ بارزانیەکانی شەیە و ڕۆڵێکی دیپلۆماسی هەیە لەو پرۆسێژدا ئیتر ڕەنگ بێ لێرەدا ئەو لەو کۆنفرانسی دهۆبدا ئیتر ئامادەکاریەک بکرێ بۆ ئەوەی لە ئایندەدا مەزلوم عەبدی بێگومان سەرەتا ئیلهام ئەحمەد دەبێ بەڵام پەیوەندیەک یعنی ئەو پەیوەندیە نهێنیەی کە ئێستا لە نێوان میت و هێزەکانی سووریای دیموکراتیکدایە ئەو پەیوەندیە بخرێتە سەر شاشەکانی تەلەڤیزیۆن و ئەمانیش سەردانی تورکیا بکەن بەڵام هەموو ئەمانە دوای بڕیارێکەی ئەمڕۆ دێن کە ڕۆژی هەینی ئەمڕۆکە دەبێ کۆمیسیۆن بڕیار بدە چۆن سەردانی ئیمرالی دەکەن ئیتر لەوێدا چیەکەن لە دوای ئەمەدا ئیتر پێم وایە من شتەکان دەست پێ دەکەن کە دەست پێ دەکەن مەبەست چییە کۆمەڵێک یاسا پاکێج دەردەکەون بۆ هەندێک چاکسازی یاسایی و چاکسازی بە تایبەتی گیراوان ئەوانەی کە لە زینداندان ژمارەیەکی زۆریان ویانیش هەمویان دێنە دەرەوە بە سلاحەدین دەمیرتاشیشەوە بەنسبەت سلاحەدین دەمیرتاش من دوێنێ قسەکەی بڵند ئارەنجم لە بۆ ئێوە گواستەوە کە گوایە داوای کردووە
ئیتر لەگەڵ ئەردۆغان دابنیشێ و گوتوێتی من لەمە دووە نیازی سیاست نییە، سیاست ناکەم، بە سەرۆک کۆمار شتەکانی ڕابردوو لەبیر بکە، ئەو ڕۆکە سلاحەدین دەمیرتاش بەخۆی ئەمەی بەدرۆخستەوە. دوێنێدا منیش تۆزێک گومانم هەبوو، بەڵام بەڕاستی باوەڕم نەدەکرد کە کەسێکی وەکو بلند ئارنج ئەو جۆرە درێە بکە. ڕەنگ بێ بە قسەی خۆی بە نیازێکی پاک ئەمەی کردبێ، یعنی پێی گوتبێ بەڕێز دەمیرتاش ئەگەر قسەیەکی وا بکەی من لە زاری تۆ قسەیەکی وا بکەم لەوانەیە ئیتر ئەتۆ زووتر بێ دەرەوە لە زیندان بێ دەرەوە، بەڵام دەمیرتاش ئەمە ڕەت دەکاتەوە ئەڵێ ئەمە قسەی من نییە و لەمە دواش جگە لە پارێزەرەکەم و جگە لە خزم و کەس و هاوڕێکانم لەگەڵ هیچ سیاسێک دیداریش ئەنجام نادەم. من 9 ساڵە بە سەربەرزی لە زیندانم دەبێ بە سەربەرزیش بێمە دەرەوە. لە دوای بڕیارەکەی ئەمڕۆدا پێم وایە ئەم شتانە هەمویان ڕوئەدەن و ڕەنگ بێ هەندێک کەسی نوێ هەم لە شاخ هەم لە ئەوروپا بگەڕێنەوە تورکیا و سیاست بکەن. ئیتر ئەمە ڕوئەدا هەندێک شتی دیکەش هەنە، بەڵام ئەمانە هەڵدەگرین لە بۆ بەرنامەی ئایندا. ئەمڕۆکە ویستم بە تەنیا خۆم بەو بابەتانە ئیتر سنووردار بکەم. زۆر زۆر سوپاس کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون، ئەوانەی لە ئایندەدا ئەو بەرنامەیە دەبینن تکایە هاوڕێیان هەوڵ بدەن ڤیددیۆکانمان لە بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن، لایک بکەن و ئەوانەی کە سوبسکرایبیان نەکردووە تکایە سوبسکرایب بکەن. خۆتان دەبینن لەسەر فێسبوک، سزایەکی زۆرم لەسرە، بەڕاستی زۆر جار ناتوانم وێنەیەکیش دابنێ. کاتێکی خۆش تا بەرنامەی ئایندا هەر بژین.